بەهۆی نەبوونی سیاسەتێکی حەکیمانە و دووربینانەی دەسەڵاتدارانی هەرێم ساڵی 2017 کۆمەڵێک ڕووداوی شوم لە مێژووی کووردا ڕوویاندا کە بەشی زۆری ئەو ڕووداوانە بوونە هۆی نەهامەتی و قوڵبوونەوەی کێشە و قەیرانەکان بۆ خەڵکی خێر لە خۆ نەدیوی ئەو هەرێمە. ئەو سەرکردانە مەلەفیان لە جیهان داخرا بەمعنەتێ ئەین چۆنەتون ناوت بستە لیستی تیرۆر بۆ شێوەی لێهات کە جاشکە تەعامل لەگەر ئەوانە ناکرێت. مەسعود عەبدولخاڵق کە یەکێکە لە نووسەر و چاودێرە سیاسیەکانی کورد پێی وایە تەواوی ئەو نەهامەتیانەی لە ساڵی 2017 بەسەر کورد هات تەبەقەیەکی گەندەڵ لێی بەرپرسن دەشڵێت ئەو کەسانە جارێکی تر هیچ وڵاتێک مامەڵەیان لەگەڵ ناکات چونکە لەو یارەی کە بۆ بەرژەوەندی خۆیان کردیان دۆڕان. چەند جارە هەر مؤامەرەی دووەلی بەرپرسیاربی لە مێنەتی کورد ئەو جارە تەبەقەیەکی گەندەڵی ناپاک لە کوردستان بەرپرسە لەو وەزع و ئەوەی کە ڕووشیدا ئەوە بوو دەسەڵاتداران ویستیان ئەو کێشانە بگوازنەوە لە بۆ قەیرانێک و یان خۆڕزگارکەن بە هەر حاڵ سەرکەوتونەبوون ئێستا دۆڕانێکی گەورە ڕوبەڕووی کوردستان بووە نیوەی خاچ کوردستان لە دەسترا و لە هەمووانیش گرنگتر ئەوەیە کە خەڵک ئاگادار نییە مەلەفی ئەو سەرکردانەی کە ڕێفراندۆمیان کرد داخرایە لەسەر ئاستی نێودەوڵەتی جارێکتر تەعاملی نێودەوڵەتی ئیقلیمی عێراقیان لەگەر ناکرێت بۆیە ئەو حیزبانەی کە خاوەنی ڕێفراندۆم بن بەرەبەرە بچووک دەبنەوە یان مەجای ئەوەشەیە ئەگە ئەو سەرکردانە لە خۆیان دوور بخنەوە هیچ چارەسەر نییە بە خێرایی دەبی بەرەیەکی زۆر زۆر گەورە و فراوان بکرێت دوور لە حیزبەکانی ڕێفراندۆم بۆی کوردستان هەم لە قەیرانەکانی ناوە خۆرزگارکەن هەم لە ڕووی نیشتیمانی و ڕزگاری نیشتیمانیش ڕزگاریان. ساڵی 2017 بەشێکی زۆر لەو دەستکەوتە مێژویانەی کە کوردیان ساڵە بەخوێن بەدەستی هێناوە لە دەستی چوو و پێدەچێت بەدایان ساڵی تریش ئەو دەستکەوتە مێژویانە بەدەست نەهێنێتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت هەندێک بەرپرس لە کوردستان هەیە خەڵکو و خاکەکەی بە موڵکی خۆیان دەزانن چ شتێک لە بەرژەوەندیان دابێ بەبێ گوێدانە یاسا ئەنجامی دەدەن هەر ئەمانیش ساڵی 2017 بەشێکی زۆر لە دەستکەوتە مێژویەکانی کوردیان لەدەستدا دەشڵێت ئەگەر یاسا سەروەر بووە دەبووە ئێستا ئەوان لە بەردەم دادگا بوونایە. کەسانێک هەن لە هەرێمی کوردستانە کە باڵا دەستن و ئەمان بەرژەوەندی تاکە کەسی و بەرژەوەندی حزبی لە بەرچاویان لە پێش هەموو شتێکە و هەرێمی کوردستان بەگشتی هەموو خەڵکەکەی و خاکەکەی بە ملکی خۆیان دەزانن بۆی بە ئارەزووی خۆیان چۆنیان بێ وای لێ دەکەن و ڕێز بۆ دامەزراوە شەرعیەکان و سەروەری یاسان نییە لە لای ئەوانەوە بەداخەوە ئەم هەموو ئەمانە وای کرد کە هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی خراپ بن و کۆمەڵێ نەهامەتی بەسەر خەڵکی هەرێمی کوردستان بهێنن. قەیرانی دارایی و ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی ئەو کێشانە بوون کە هاوشێوی 3 ساڵی ڕابردوو لە ساڵی 2017 بەرۆکی هاوڵاتیانی کوردستانی گرتبوو هاوکات سەرباری ئەو قەیرانانە دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی بە پاڵپشتی هەندێک حیزبی تر ڕێفراندۆمێکی شکست خواردویان ئەنجامدا کە دەرئەنجامەکانی وای کرد کورد لە سەدا پەنجاوێکی خاچی کوردستان بە کەرکووکەوەش لە دەست بدات و دۆسی نێودەوڵەتیشی نەمێنێت و خەونی لە مێژنەی دەوڵەتی کوردی بۆ ئایندێکی نادیار لە گۆڕنرا وەکیانی سیاسی هەرێمی کوردستانیش بکەوێتە ژێر مەترسی لە ناوچوون. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.